لە قەزای شارەزور ڕێکخراوی ژینگە دۆستانی شارەزور هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی پاتری پیلی لە کارەکەوتوو ئەنجام داوە کە یەکێک لە هەرەمادە ترسناکە پیسکەرەکان کە دەبێتە هۆی دروستبوونی مەترسی بۆ سەر ژینگە و بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی کام هەڵمەتەش ماوەی 3 مانگ دەخایەنێت. ئێمە ڕێکخراوی ژینگە دۆستانی شارەزور بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی ژینگەی تری لە کوردستاندا بە هاوبەشی و ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوز و ڕێکخراوی سروشتی کوردستان و ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان و تۆڕی هاوڕێیان ژینگەی گەرمیان واڕوا تۆڕی هاوڕێیانی ژینگە کە هەمووان پێکەوە ئەندامیشی نەم تۆڕە بۆیە هەستان بە چالاکیەکی نوێ ئەویش بریتە لە کۆکردنەوەی پاتری و پیل و پاتری ماوە بەسەرچوو لە چەند شوێن و ناوچە و شارێکی کوردستان لە ناوچەیەکی جیاواز لە کوردستاندا ئەویش بۆ ئەوەی کە دەزانین ئەم پیل و پاتری و ئامێرە بەسەرچوانە دوای ئەوەی کە بەسەر ئەچن و فرا درێنە سروشتەوە کاریگەریەکی خراپ بەسەر پاشماوەی خراپ بەجێ ئەڵەن بۆ ژینگەی ناوچەیە و شوێنە پیل پێگاتوە لە جیوە منگەنیز و قڕقش و منیکۆلۆزی و کە ئەمانە کاریگەریان لەسەر کۆئەندامی دەمار و سیەکان و کۆئەندامی هەناسا هەیە و دەبنە هۆی تووشون بە شێرپەنجە و زیان بە گوچیلەکان دەگەین. پیل ئەو کاتە دەبێتە هۆی زیان گەیاندن کاتێک لە باش فرەدانین دەست بە شیبۆنەوە دەکات و پێکاتەکانی لەگەڵ خەڵکدا تێکەڵ دەبێت یان لە ڕێگای هێزی کێشکردنی زەوی و ئاودەوی بارانەوە بۆ ناو ئاوی ژێر زەوی دەچێت. ئەم هەڵمەتەش وەکە دەزانن لە ماوەیەکی دیاریکراوە ئەخایەنی ماوە دیاریکراوەکەش بریتە لە تەنها 3 مانگ کە بە هاوکاری سەرجەم ڕێکخراوە ژینگەیەکانی تر لە یەک کاتا دەستمان پێکردووە دوای تەواوبوونی ماوەکەش دەرخستەیەک یاخود ئامارێکی تایبەتمان دەبێت بۆ ئەنجامی کۆکردنەوەی باتریەکان بەشی هەموو ڕێکخراوەکان دوای ئەوە لە شوێنێکی دوور لە ژیان و ئاوەدانی بە شێوەیەکی زانستیانە بە سەرپەرشتی تیمێکی زانستی هەڵەسین بە لەناوبردنی باتریەکان. بۆیە لە کۆتاییدا دەبێت بڵێن لە پێناو پاراستنی ژینگە بە هەمومان دۆستی ژینگە بین. گۆران سەردەکی KGN قەزای شارەزور.